بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە خزمەت بەڕێز و خۆشەویست مامۆستا دلێر وەک بانخواست درێژە بە بەرنامەکەمانە دەین بۆ قسەکردن لەسەر بابەتی دوعا لە ئەڵقەی ڕابردووە بەڕێزیان وەستا لەسەر ڕوونکردنەوەی دوعا بەوەی کە دوعا عیبادەتە و پانتایەکی زۆری لە پەرستش و عیبادەتی تاشی موسڵمانە داناوە و هەموو بوارەکانی بە تێکڕا گرتوتەوە و باسی چۆنەتی دوعا و ئوسلوبی دوعا و هەندێک لەو بابەتانە و تەوەسولکردن بە تایبەت ڕاوەستاین و قسەمان لەسەر کرد. هەوڵ دەین لە ئەڵقەی دووهەمە وەک تەواوکەری بابەتەکانی ئەڵقەی یەکەمی دوعا هەندێک پرسیار وەڵام بینەوە. سەرەتای بەرنامە بەگەرمی و خێراتنی بەڕێزیانەکەین و خێر بێن مامۆستا. مامۆستا لە سەرەتای ئەڵقەی دووهەمی بەرنامەکەمان تایبەت بە دوعا لە فەزلی دوعاوە دەست پێەکەین. بزانین فەزلی دوعا چییە؟ الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. دوو جار و سێ بار مامۆستا عەباس خۆ پاداش شێرتان داتوو بۆ ئەم بەرنامە. خی گەورە بۆ خاتری اسمی عەظەمی خۆی ئیخلاس و سەواب بە هەموو لایەکمان ببەخشێ. خۆ پاداش ئەو برایانە بداتەوە کە لە پشتی کامێرە کە زۆر کەڕەت ئینشاءڵڵا خی گەورە ئیخلاس بێم و ئانێ ببەخشێ ئەجرێکی زۆریان دەسەکەوێت لە گەیاندنی هەر خێرێ بە ئەو ئومەتە وریاکردنەوەیان لە خۆپاراستن لە هەر شەڕێک. وەکو جەنابەت ئیشارەتت پێ کرد بەرنامەی پێشوو ئیشارەتمان پێ کرد دوعا ئەسڵی عیبادەتە ئەوەی لە ژیانە ئێمە ئەنجامی ئەدەین یان دوعای مەسئلەیە داوە ڕاستە خۆ لە خۆی پەروەردگارەکەین ڕەبی غفرلی ڕەبی ڕحەمنی ڕەبی ڕزوقنی داوای ڕزق داوای شیفا یان دوعای ئەوە دوعای مەسئلەی پێوتی یان دوعای عیبادەتە کە ئینسان نوێژ و ڕۆژ و هەموو عیبادەتێکی داواکردنی پاداش و ثەوابە لە خوای گەورە. جا گرنگی ئەم دوعا کە وەکو ڕەبتی کەین لەگەڵ هەر بەرنامەی ئەمڕۆژمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیحە وەکو ئەبو هورەیرە ئەفەرمێت لەیسە شەیء ئەکرەمە عەلی الله تعالی من الدعاء. ئەترەوە ئینسانی موسڵمانە ببیسێ خوای گیان لەیسە شەیء ئەکرەمە عەلی الله تعالی من الدعاء. هیچ شتێک نییە لە لای خوای پەروەردگار ڕێز و پلەی بگاتە دوعایە. کاوی ئێمەی موسڵمان ئەبێت دائیمەن چەند ئەسباب بەکاربێنین، چەند بەهێز بین، چەند سیحەتمان باش بێت، چەند لە زروفی ئەمنیە بژین و لە خۆشیە بژین، ئەو کاتێک کە خوامان ناسی و پێویستی خۆمان بەخوا دەست لە دوعا هەڵناگرین. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ دوعا لەم سێ خاڵە دەرناچێت کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێت ما على الأرض مسلم يدعو الله بدعوة إلا آتاه الله إياه. هیچ مسلمانی نییە لەسەر ئەم ئەرزەکە لەخوا ئەپارێتەوە ئیلا خوای پەروەردگار عەزە وەجەل بە یەکێ لەمانە وەڵامی ئەداتەوە یان وەڵامی ئەداتەوە بۆی دابزێنێ یان صرف عنه من السوء مثلها. خوا بەڵایەکی لێ دوور ئەخاتوە، بەڵایەک لەو کەسە دوور ئەخاتوە، یان بەڵام بەمەرجێ ما لم يدعو بإثم أو قطيعة رحم. ئەمە نقطەیەکی زۆر مهمە. ئێمەی مسلمان دائیمەن بزانین ڕاستە لە بابەتەکە دەرئەچم، بەڵام ئەوەی کە مانعی دوعاشە لە شوێنی خۆی دواتر باسی ئەەکەین یەکێک لەوانەوە تانێ ئینسان حرام بخوا یان ئەمر بە چاکەوە نەی لە خراپە نەکە یان پەیوەندی خزمایەتی بپشڕێنی. بۆیە لێرە فەرمێ ما لم يدعو بإثم أو قطيعة الرحم. مسألەکەی ئەوە بێ خۆی بپارێزێ لە گوناح کابرا دوعای بکە بڵێ خوایە دوعای بکەی خوا ڕزقی فڵان کەس نەدەمە دوعای تاوانە، خوا شیفای فلان کەس نەدەمە دوعای تاوانە. بێ ئینسانی مسلمان بەعکسه ڕەحمەت بێ بۆ هەموو عالم. فقال رجل من القوم إذا نكثر. ئەی پێغەمبەری خوا ئیدەن کاوە زۆر دوعاکەن. فەرمووی الله أكثر. خوای گەورە مڵکی کەم ناکا لەسەر هەر هەموو بەشەریەت بە زبانی جیاواز بە داوای جیاواز لە یەک کاتە هەمووی داوا لە خوا بکە خوا وەڵامی هەمووی بداتەوە. مڵکی خوای پەروەردگار ئەوەنەی ئەوەی کە دەرزیەک بکەینە دەریایەکە و دەریکەین کە کەم ناکا بۆ چونکە ئاوەکە ڕات و خوارو دەرزیەکەش هیچ هێڵ نامژێت. مڵکی خوای گەورە کەم ناکە. بەڵام ئێمە پێویستمان بەخوای پەروەردگار هەیە کە دوعا عیبادەتە. وە ئاخر فەرمودێش لەو ڕۆ من هەر ئیشارەت پێ بکەم بەرنامە پێش زۆربان باس کرد. پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وسلم بۆ من و جەنابەت بۆ هەموو بینەرێک ئەفەرمێت ڕەسوول الله أعجز الناس من عجز عن الدعاء. دەسەوەسانترین کەس بێدەسەڵاتترین کەس ئەو کەسەیە کە بێدەسەڵاتە بەرامبەر دوعا.
لەبەرەوەی ئێمە لە سەر کەوتیت هەبێت لە خوا پاڕێنەوە بەردەوامی هەبێ لە خوا پاڕێتەوە لە شەڕی حاسد بتپارێزێ لە خوای گەورە پاڕێتەوە خوا لێمان وەرگێت تووشی عجبمان نەکات تووشی شکرمان بکات ئینسانیش ئەگەر لە خاڵێکە تێشکاوە داوای سەبر لە خوا بکات داوای ئەگەر هەڵی کردە تۆبە بکات کاو لە هەردوو حاڵ لەسەر کەوتن تە شکری خوا ئەەکەی داوای بەردەوامی لە خوا ئەەکەی لە عکسەکەی تۆبە ئەەکەی تۆبەش استیغفار تەڵەبی دوعایە و داوای بەردەوامیەکە لە خوای پەروەردگار و گەڕانەوەمان بۆ سەر ساڵ مامۆستای بەڕێز لە ئەڵقەی ڕابردووە ئاماژەیەکت بە بابەتی تەوەسولدا لە دوعاە لە کۆمەڵگە مسلمان نشینەکانە ئەم تەوەسولە زۆر بڵاوە زۆر هانەی بۆ ئەبردرێ لە بابەتی دوعاکردنە و ئاماشت بەو فەرمودەدا کە ئیمامی عومەر ابن عباسی بان کردو مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ ئیزافەیەکت هەیە بۆ تەوەسول لێرە لە خوا پاداش دات وڵی ئەوەیە هاتاوتم لەوە ئەچێت ئێمە لەبەرەوەی واقعان ئەمە بەرنامەیەک نییە بڵین کاکە درێژە ئەخانێ تا بە ئیسراحەتی خۆمان هەموو فەرمودەکان بێنن من کۆمەڵی فەرمودە هەیە لەم بابەتە لەوە چێ لای کۆمەڵێ برا بیست بێتیان نەزانن صحیحە یانە کە باباڵگە هێنەوە بۆ تەوەسل هەمووی ضعیفە یان ئەگەر صحیحی بوو شەرحەکەی بەهەڵە کراوە وەکو یەکێ لەوانی کە من ئێستا فەرمودەیەکە هێنمەوە کە پێشتر باسمان کرد ئیمامی عومەر کاتێکە گرانی و بێبارانی بوو فەرمی ئەی خوای پەروەردگار ئێمە کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنەت تەوەسەل ئیلەیکە بنەبییکە وانە ئەی خوای گەورە توش ئەو کاتە فتەسقینا ئێستا نەتەوەسەل ئیلەیکە بعەمی نەبیینا یا عەباس قم فەدعو ئەمەیشە خلافی تیانە ئینسانی موسڵمان کەسێ گومانی خێری پێ ئەبەی ئەڵەی لەخوا بپارێرەوە لە ژیانە ئەگەر بێت و تەوەسل بە مردووە جائز وای پێویستی نەئەکرد چونکە بەشەریەت هەمووی فضلی پێغەمبەر زانێ صلی الله عليه وسلم مسلمانان فكيف بأصحاب الرسول صلى الله عليه وسلم کەو کاتە پێویستی ناکرێت خوای ئێمە بە مەکانەتی پێغەمبەر لێتە پاڕێنە چونکە پێغەمبەر صلى الله عليه وسلم سيد ولد آدم گەورەی نەوەکانی ئادەمە گەورەی پێغەمبەرانە پێغەمبەر صلی الله عليه وسلم خەلیلی خوای پەروەردگارە تەنها ئیبراهیمەوە پلەی هەیە کەلیمی خوای پەروەردگارە تەنها موسی عليه السلام ئەو پەروەردەی هەیە کەوا بوو لێرە چیمان هەیە ئێمە مامۆستای خۆشەویستم ئەوەمان هەیە کە ئێمە ئیمامی عومەر چۆن وازەوە ئەهێنێ بڕوە لە رسول الله ئەگەر جائز بێت دوعا بە کەسێ بکەی وەفاتی کرد بێ بەو لەخوا بپاڕێیتۆ ڕێکە یوت خوای گیانەوە بە جاهی نەک پێغەمبەر هەموو پێغەمبەران و مەلایکە لێتە پاڕێن و باران ببارێنە کابوو بۆیە ئەوەی نەکردووە پێمان ئەڵێت نە کەسێک لە ژیانە بێ لە شەریعەتی ئیسلامی ڕێگادرا ئەو گومانی خێر بە کەسێک ئەبەی ئەو کەسێش ئینسان ئاگای لێ بێت تووشی غرور وشتی نەکات داوای لێ بکەی بڵێ لە خوای گەورە بپاڕێرەوە کۆندێک کەسە و فەرمودەش کە ئەوانەی بە صحیح هێزان فەرمیە لا تنسنا کات ئیمامی عومەر ڕۆژ بۆ عومرە رضی الله عنه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لا تنسنا یا ئوخەیە من صالحی دوعائك ئەی براشیر نەکەم لە بیرمان نەکەی لە دوعا چاکەکانتە کابوو لێرە برا حتا یەکێک لە ئەسبابی دوعا قبولکردن یەکێ لەو شوێنانەی دوعای تیا قبوڵە برا دوعا بۆ برای خۆی بکات بەڵام یەکێ لەوانەیە کە یەکێ لەو فەرمودانەی کە ئێمە ئەڵێن صحیحە علەمای شوانەی کە ئیشارەت پێکەڵێن گریمان صحیحە یعنی قسەیەکی لەسەرە ئەوە بوو کە کەسێکی نابینا هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله إني رجل أعمى من کەسێکی نابینا ئەنجا تەماشا مامۆستا عەباس دیقەت دە لەم تعبیرە فادعوا الله أن يشفيني فادعوا الله ئەی پێغەمبەری خوا داوا لە خوا بکە ئەمەیە ئەو عەقیدەی پێغەمبەر ئەسحابی یعنی داوای لە خودی پێغەمبەر نەکرد کە شیفای بدات دا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شتێکە لە توانایە بووە منافقێک بوو ئەسحابەکان ئەترسان صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەترسان عەزیەتیان دا وتیان ئەی پێغەمبەر نستغیث بك على هذا المنافق فەرمووی لا يستغاث إلا بالله لە حاڵەتێکیش عولەما ئەفەرموون پێغەمبەر صلی الله عليه وسلم تأکیدیان لێ کاتوە تەنها پەنا بگرنە خوا ئەگەر لە دنیا داوایەک لە کەسێک بکەیت لە توانای جێبەجێکردن بوو جائزە بۆ نمونە من داوا لە تۆ کەمەڵێن مامۆستا عەباس تۆ دەسەڵاتش کردە سەر فڵان کەس بە عەزیەتمان نەدات ئەمە لێرە کە لە تواناتە هەیە داوایە لە بەشەر بکەی کە لە توانایە هەبێت جائزە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ فەرمیێ تەنها ئیستیغاثە بەخواوە ئەکرێت داوای عەون داوای یارمەتی لێرە ڕاستی کردووە کە عولەما فەرموون ئەوە تەنها بۆ جەختکردنەوەی ئەگینا داوا لە زیندویە لە توانایە شتێ لە توانایە بێ نە داوای شیفای لێ بکەی لە توانایە نییە داوای مناڵی لێ بکەی لە توانایە نییە داوای شتێ بکەی کەسێ لە تۆ دوورترە دەنگت ناگا پێی لێرە و داوای ئەگەر کەسێک یا مەسەلەن بەپەی کردەوەکانی خۆی نازی و ئیدعای کرد کە من ئەتوانم دوعا بکەم
و خەڵکی لە خۆی کۆ کردەوە و ئیستیغلالی خەڵکی مسلمانی خوا پەنامان ئەمەیان چۆنە؟ ئەمەیان ئەم فەرموودە لە بەرەوتم هەندێک بە هەڵە تەفسیری کرد و اینجا ئەوەش پرسیارێکی خوالت ڕازی بێت تۆ پرسیارەکانت بەرنامەکە درێژەکات و خوالت ڕازی بێت اینجا تەماشاکە مامۆستا عەباس فەرمووی فەدعوا الله ئەن یەشفیەنی خۆ ئەو مەجاالەوەی تیامێنێ کەسێک بێنێت تۆ بڵێ تەوەسول بە غەیرە خواوە یا تەوەسول بە جایی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا قال بل ئەدعوک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەندێک نەخۆشی وتو ئەگەر سەبرت هەبێ ئەمە باشترە بۆ قیامەتت هەندێکیشیان وەکو ئەمە وتێتی پێغەمبەری خوا دوو سێ جار دووبارەی کردو قال ادعوا الله لي مرتين أو ثلاثا دوو جار سێ جار پێغەمبەری خوا دوعام بۆ بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قال توضأ بڕۆ دەستنوێژی بشۆ ثم صلي الركعتين نوێژ دوعايا پاشان بڵێ اللهم إني أسألك وأتوجه إليك بنبي محمد نبي الرحمة خواي پەروەردگار من لێرە بە پێغەمبەر لە ژیانە بەما ڕووەکەمە تۆ پێغەمبەر خۆی لە ژیانە ئێستا بە دوعاکەی چونکە دوعاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا محەممەد و ئینی پێغەمبەر گوێی لێتی چونکە جائز نییە لە ژیانەکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی شابێ لە دووری وەکە گوێی لێ نەبێ جائز نییە بانگی بکەی ندای بکەی خۆی هەفتا لە هەصحابی خۆی صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا تەسلیمی کۆمەڵێک ئەڵێ ئیمانمان هێناوە هاتوین کۆمەڵێک لە سەحابەکان ببین فێری قورئانمان کە پێغەمبەری خوا تەسلیمیانەکە لە ڕێگا شەهیدیەکەن چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر غەیب زانێت چۆن ئەمەیان تەسلیمەکات حاشا رسول الله صلى الله عليه وسلم چونکە ئەم صفەتە خاصە بەخواوە إلا ئەوە نەبێ خوا بەوحی پێغەمبەری ئاگادار کردووەتەوە صلى الله عليه وسلم اینجا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمی یا محەممەد إني أتوجه إليك بك إلى الله أن يقضي حاجتي تۆ بۆ من داوا بکە لە خوای گەورە پێویستیەکەم جێبێت ئەو حاجتي إلى فلان أو حاجتي في كذا وكذا اللهم شفع في نبيي وشفعني في نفسي ئەمە قسەکەیە شفع شفاعت يعني دعاء لروج قيامتي شل ساحي محشر تنها بيغمر صلى الله عليه وسلم شفاعتي قوري بيغمر صلى الله عليه وسلم بو هم ساحي محشر بو كافر ومسلمان لو روج خوي بيرغاف من شفاعتك يعني دعاء بك دعاء ورقينيت أمي اللي رك وشفعني في نفسي دعاكم بو نفسي خوم دعاكي بيغمبر بو من صلى الله عليه وسلم قبولك جاء اللي شكو قماني تاني من نامه بكاتي برنامج كمان كمان برا مرون إنساني أو كساني قرين بدو لكتاب عقيدة كان بيخيانا لا علماء أهل السنة وجماعة كبزانم أم كلمة حتى للسان العرب هاتوا أفرمي اللهم فشفعه في اقبل شفاعة النبي يعني الدعاء والطلب شفاعتك بيغمبر ودعاءك بو من قبولك أي خواهي پروردگار عز وجل أما اللي يريك لو أنا أبو فرموصي دينا سرو بابتا أجر باسي يوم كد يا برسياري يوم كركا كسيك هل أسي لبناي دينا ولا آية كان يخواه فرمودا كان يبيغمبر عليه الصلاة والسلام ادعايا واكا شوينك دياريكا وكات الشفا خانا لرقي دعاء كان يو أما تاتشن واردة لأسلوبي دعاء آينيس بيروزي إسلام ما هو صيان أما أكر لو أشياء يسلى وڵاتانە ئەمە بۆتە بابەتێکی کەسابەت بۆتە بابەتێکی شهرت من ڕێگام بدەی نەختی زیاد لەسەری ئەڕۆم یەکەم لە هەندێک شوێنە ئەسڵەن شتی ناشەرعی بەکارهێنن بۆ دوعا بزانم ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتەی بۆ وەکو سەبەبێک بۆ نمونە کابرا میزعجن لەگەڵ ڕێزم بۆ هەموو بینەرێکی بەڕێزە یعنی شتێکە نەجسە گڵاوە تۆ بەکاری بێنی لە حاڵەتێ لە دەرەوە بەرگیانت بکەوێت بەکاری بێنی بۆ ئەوەی کە نوێژەکە دروست نییە ئایا بەکاری بێنی بۆ شیفا خوای گەورە پەنامام دات بزانم ڕسول الله صلی الله عليه وسلم چی فەرمووی ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حجەیە بۆ ئێمە جگە لە قورئان و سنەتی صحیح ئێمە ئیجماعیش شتێکی ترمانی بوترێ دین کەسیش نییە لە ژیان نابێت ئێمە اقتدای پێ بکەن چونکە ئەو کەسەی لە ژیان نابێت احتمالی هەیە تووشی فیتنە بێت خەڵک پەیوەست ناکەینە شەخصۆ هیچ جەمعێکۆ هیچ مەذهبێکۆ قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تێگەشتنی ئەو سەحابانە دینی ئێمەیە چونکە قورئان بۆ ئەوان دابەزی ئەوان باش لی تێگەشتون ئەوانش بە عەمەلی ئیشیان پێ کردووە ئەم قسەش کە من ئەیکە مامۆستاگیان رسول الله فەرمی صلی الله عليه وسلم ئەفەرمێت جەماعەت ما أنا عليه اليوم وأصحابي شوێنی جەماعەت کۆن جەماعەتیە ئەوەی منی ئەمڕۆی لەسەر و هاوڵەکانم عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لە ڕوایەتێک لە فەضلی ئەبو بەکر و عومەر اقتدوا بالذين من بعد أبي بكر وعمر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانە فەرمی خير الناس قرني
قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم بدەست نیشانی کردووە باشترین خەیریەت بۆ ئەوانەیە بۆ ئیمامی مالکە فەرمیێ ئێمە ئاخری ئەم ئومەتە ئیسلاح نابێت تا وەکو وەکو ئەوەڵی شوێنی ئەوەڵی ئومەتی نەکات چۆن آخری ئەم ئومەتە ئیسلاح نابێ چاک نابێ تاوەکو ئەمە طبعا لەوەشی سەبرایەک ئێمە کاتمانێ من هەموو دیێڕە هەڕوونکەمەوە بۆ خەڵکی بابەتەکەمان جیاوازە ئەمانای وانێ تۆ بڵێ وەڵا ئاوەڵی ئەمەتە بە ئەسر باسمان لەوە نییە باسمان لە ناسینی خوایە تێگەشتنە لە دین دروستکردنی تاکیە من ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ تۆ پێم خۆش بێت من لە ماڵە دوعای خێر بۆ تۆ بکەم سەرکەوتنە دڵم خۆش کات برسێتیت عەزیەتم بدا وەلا ئەم بۆ مسلمانان بێ مسلمانان یەک لاشە بن بیر لە بەرژەوەندی خۆم پێش بەرژەوەندی عام نەکەمەوە یعنی ئەو تاکانەی کە پێغەمبەری خوا دروستی کردن عەقیدە و قەڵیەکەیان لە پێش خۆیانەوە بوو جا لێرە ئەو پرسیاری کە جەنابەت کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و صحابە سەر ئەم فەرمودەشتی دانێ تۆ ئینشاءالله خوای گەورە پاداشی تۆ برایانزە ئەجر دەسەکەوێ ئەم بەرنامە زۆر گرنگ بوو چونکە هەر ئەوەی بەس بوو بۆ ئێمە پێشتر وتمان دوعا عیبادەتە بۆ غەیرە خوا بەکاری بێنی شرکە سە خەڵکێکی زۆرەی لی تێک چۆ لە جاوی لە خوا پاڕێتەوە لە قەبرێکە پاڕێتەوە لە پیاوچاکی ئەپاڕێتەوە هەموو ژیانی سەرف کەوتی خەڵکینە لە غەیرە خوا مەپاڕێنەوە خۆی سەر بەرز کاتووەڵێ لە خوا بترسن ئەمە شرکە ئەولاد خوا پێتانە بەخشێ ڕزق خوا ئەیدا بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو قسانە ئەوم قەدی مەزانی بۆچی بوو بۆ ئەوە بوو ئەگەر من زەید عەمر مامۆسایەک بە ناو دینەوە مێزەرە بەسەرێک هەر کەسێ مخالفەی قورئان و سنەتی کرد بڵێ هەڵەی ئەکەوێتەوە سەر خۆی ڕەخ نەگرتن لە خوا و پێغەمبەر کوفرە کوفری ئەکبەر ئینسان لە دین دەرەکا بەڵام من کاکە هەڵەیەکەم زانایەک هەڵەیەکە جەمعێکی ئیسلامی هەڵاکە و جیاوازە بەڵام کەسێک بێ ڕەخ نەبگرێتەوەی میراث بۆ کورد و جاری کچەبا ئەمە کوفر ئەمە ڕەخ نەگرتنە لە خوا چونکە ئەوە وەسیەتی خوایە ڕەخنە نییە لە جمعك إسلامي ليرة بيغمرة فرمي صلى الله عليه وسلم إن الله لم يجعل شفاء أمتي فيما حرم عليها برسالة براي خومك آية ميز حرامة يا حلالة لا إله إلا الله كسر واني بويا ابن القيم علماء فرمون وبهذا تسقط مسألة التداعي بالخمر آبم فرمودا عارق و بیرە بە هیچ شێوەیەک جائز نییە بەکاری بێنی بۆ شیفا شفایانتیانە بۆ کەیسە من ئەمڕۆ خوشکە ڕەخنەی لێگرتم وەڵای زۆر حەقیش بوو تما ئەوسە وەڵای تۆ فەرمودەکان ئەو عەرەبی خوێنی تۆ نایکەیتە کوردی و ڕاستەکە ئێستا بیرم کردو خوانێ فەرمی ئین الله بەڕاستی خوای پەروەردگار لەم یەجعل شفاء ئومەتی فیما حرم عليها خوای گەورە شیفای ئومەتەکەمی لە شتێکە دانەناوە کە ئەو شتێ لەسەر حرام کردبن یەک لەوانەوە عارق ابن القیم زۆر جوانە فەرمی ئەگەر فتوا بدرێ بڵێ کاکە بۆ عیلاج عارق بەکاربێنن خەڵکێک کا بە ذەریعەیەک بۆ لەذەتیش بیخواتەوە ڕوون هەماسەگیان بۆ لەبەرەوەی تر کەسێ بیانوکێنێت اینجا لێرە عولەما چی تریان هێناوە ئایا گۆشتی بەراز گۆشتی گوێدرێژ میزی ئینسان ئەوەی کەپی ئەوتری حرام شتە پیسەکان بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت إن الله أنزل الداء والدواء خوای پەروەردگار هەم خالقی نەخۆشیەکەیە عیلاجەکەشی خوای گەورە خۆی دای بەزاندووە هەم نەخۆشیەکە هەم داکە وجعل لكل داء دواء ئەوە مژدەشە بۆ مردن نەبێ و پیری کە حەدیثی کە لەسەرە هەموو نەخۆشیەک إلا عیلاجی تێ ئەوەی کە لە ئیعلامی نبووەتە نیشانەی ئەوەی کە محەممەد پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم ئەگەنا پێغەمبەر صلی الله عليه وسلم چوزانێک اینجا فەرمێ فتداووا ولا تداووا بحرام خواشان ڕوونەمەوە سەعباس تۆش مشارەکەم کە دێک بەڕۆن ناڵێ کابرا ناڵێ کاکە من دوعاکەم بەڵام ڕۆ بەلای دکتۆریش چکە وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەقی جسمم لەسەرە بڕۆن تداوی بکەن علاج بکەن بەڵام بە حرام مەیکەن با کەسێک نەیە لێرە کەسێک بێ ئەم فەرمودانە پشتگوێخا بۆ قسەی کەسێک فەرمۆسەگەن زۆر باشە مامۆسای بەرز لە دەرەوەی ئەسبابەکانەوە کە جەنابەت ئاماژەت پێدا باشە ئەو ئەسبابانە هەندێکیان بەکارهێنرێن حرامن و حرامی شیفایانتیانیە و ئەمە ڕوونە بینەران نەزانن بیسەران تێگەن بەڵام لە ڕێگەی دوعاکانەوە ئەم بەشەیان کەسێ ئیدعا بکە من نەتوانم شیفای خەڵکی بکەم بە دوعا و لێرەش نەفەرێک دانێ کەسێک دانێ هەڵێ خەڵکینە مەسەلەن تەماشاکەن ئێستا من ئەپاڕێمەوە لە خوا و خوا شیفایەدا جەنابەت لە سەرەتای بەرنامەکەەوە زۆر بەڕوونی وتت کەسێک ئەپارێتەوە لە خوا بەسەر ڕێگە ئەکرێ وەڵامی دوعاکەی وەرگێتەوە یەکێک لەوانە کە وەڵامی چاکردنی نوقسانیەکەیەتی پڕکردنەوەی پێداویستەکەیەتی ئەکرێ بە پاداشتێکی تر لە حاڵەتی دووەمایە لە حاڵەتی سێ چۆن ئەکرێ کەسێک لە پەنای دینا بڵێ هەر ئێستا بە توار چاوی ئەم خەڵکەوە من ئەپاڕێمەوە لە خوا
بۆچی کەسێک ئەوەندە دڵنیا بێت لە پەنای دینە؟ بۆچی کەسێکی تر 20 ساڵە مەسەلەن دوعاکە و دڵنیان خوا بە درێژایی تەمەنیشی وەڵامی بداتەوە؟ خۆلت ڕازی وەسەکەم هەر بۆ زیاد تەکیدن لەبەرەوەی جەناب خۆم بینەر ئێمە لەمە تەواو دڵنیا بین و ئەو دوو فەرمودە شەر تەکمیلە ئەەکەم ئەجا وەڵامی ئەو پرسیارەش دەمەوەکە بۆ لەبەرەوەی ثابت بێت لە لای هەموو مسلمانێک هەموو بینەرێک ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێگای پیشانماندا لەبەر نەکەوینە هەڵەوە ئێمە حتا لەم خرافیاتانە مامۆستا عەباس نارانی ئیسلام توانویانە ئەو کەسانەی کە نەخۆشیێک لە دڵیان بێ یا کەسانێک کە فەقیر بن ئەحیانە پیان بخلیسکێنن بۆ یعنی وای کردو کاکەمە دین ئەگەر وایە خۆ دینی ئیسلام لەگەڵ بەڵگەی صحیح لەگەڵ عەقلی سەلیمە قەت ناگیرێت جالس أم دوسين نمونك كيسمع بقول رسول الله صلى الله عليه وسلم بيغمر خواه فرمي صلى الله عليه وسلم إن الله تعالى لم يجعل شفاءكم فيما حرم عليكم وريابا خوا شفاء تاني نخص وتشتيق لسرتاني حرام كرد بيات أما ياك لصحيح مسلمة هاتوا طارقي كل سويت وتي أي بيغمبري خواه صلى الله عليه وسلم داواي لي كرد أي بيغمبري خواه من عرق دروس كاد فنهاه بيغمبري خواه رأي لي فقال إنما أصنعها للدواء سنرونا صحيح مسلمة أي بيغمبري خواه من دروسيا كان بو علاج بو دواء درمانة فقال إنها ليست بدواء ولكنها داء أما علاج شارسرني ما خوي نخوشية جا كوابو كسي ميز وغير ميز بكاره هي نيت أو خلقانت وشي نخوشية كان أوي كالجسم وري ناقري باش ما أوي جسمه تو بناو ديني شو يعني برأسي توبي أبي جريميكي قوري إخوائي قوري بنام بداد أبو هريرة فرميت بيغمري خواه صلى الله عليه وسلم نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الدواء الخبيث إمام أحمد وأبو داود والترمذي وما جرى بعد عليكم شرون بو نهى رسول الله صلى الله عليه وسلم عن الدواء الخبيث تخوا چی هەیە لە پاش ماوەی ئینسان چیە لە میزی ئینسان پیستر بێت کەسێک بەکاری بێنێت و بەناو دینی شو بڵێمە طبی نەبەویە خوا پەنامامدا یا الله ئەنجا مامۆستاگیان ئەو پرسیارەی کە جەنابت کرد جارێ پێش هەمووشت کەس ئەتوانێ بە نەخۆشیە بڵێ خەڵکینە ئێستا چاکە بێتەوە پرسیارێک ئایا جگە لەوەی ئەگەر وحی بۆ پێغەمبەراتی بێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وای بە کەسوتووە ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سعد لە جیهاد زامار بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانیە کرد و عای بۆ کرد بەڵام لەبەرەوەی خوا ڕۆژی تەواو کردبوو بە شەهیدی گەڕاوە بۆ لای خوای پەروەردگار شفای وەرنەگرت ئایا فەرمودەیەکی ڕوون مامۆساگیان عبدالرحمانی کوڕی يعني محەممەدی کوڕی عبدالرحمانی کوڕی سعدی کوڕی زورارە ئەفەرمێ يوم لي أبو مامم يحيى أفرمي وما أدركت رجلا منا به شبيها يحدث أن سعد بن زرارة أخذه وجع في حلقه هاولي في غمر صلى الله عليه وسلم نخوشيك إيش دايلة قروي بأوترا الذبح في غمر صلى الله عليه وسلم فرمي لأبلغن أو لأبلين في أبي أمامة عذرة يعني همو هوليك أدم شاك بيته همو بيانيك من أخواشي ببرم بدل نيوت شاكي داك مو همو هوليك دم بيغمري خواه صلى الله عليه وسلم فكواه بيده فمات بيغمري خواه صلى الله عليه وسلم خوي بدسي خوي كويب وكرو تداوي كرت بلام وفاتك جاء فرموي تياشن يهود جاء شيخ الباني باسي أم حيسا فرمي أم حيسا حسن أم دعاي نبيت ميتة سوء لليهود مردنيك الرجب ويهود بوه في سألين أجر محمد في غمبرة سما شاك ما مصاب أجر محمد في غمبرة فهلا دفع عن صاحبي بو بلا إله ها والله كخوي دون خطوة وفاتي كرت شي روي دار رسول الله شي فرمو أم بينادي بريزة ما ببيسيت في غمبر صلى الله عليه وسلم فرمي همو هولي كدم دعاء ويك كويشي كرت وفاتي كرت فرمي وما أملك له ولا لنفسي شيئا نبو نفسي خوم ده صلاتي شملية چونك شافي تنها خواي پروردگاره إيسك أما طبعا بس أبو إمام فرموده أمان وسيني لچن شو أنا فرمي قرآن كبيغمبر صلى الله عليه وسلم قازان جو زرار لين شو النافع والضار تنها خواي پروردگاره يا مكا ألين شايت معنين ألين شي
أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. عبده ورسوله يا مالي إخوة جقلت وكسنا برسين وشرعي توش لسر زباني بيغمر ولقدي صلى الله عليه وسلم بيغمر خوشويسي خو أبو صلى الله عليه وسلم قد بو خوي تورنا أبو ملام جاري كان كاسي بيوت ما شاء الله وشيت دم شاي سور وبتاقد بو توربو فرمي أجعلتني لله إني دامنت كربها والبخوا أو صفتي خوا بيغمر خوا قبولي نكرد وكسب كاري بيني جاء لي رمى سقسيكش لسر زبانته ما بس موتها أجر رسول الله صلى الله عليه وسلم من بيبليان أو فرمدي إشارة بيكردن يك منافق عزيتي خلق داوتي أنا بيغمبري خوا أي بيغمبري خوا قوموا بنا نستغيث برسول الله صلى الله عليه وسلم من هذا المنافق داوي عولة في غمر خواب كي نستغيث فرمي إنه لا يستغاث بي وإنما يستغاث بالله إيسا كسيك بيبلي أمن خوشة ده صالة 15 صالة 14 صالة أو أنا صالة قسناك خلقنا إيسا دي تقسى كي هي بتواني أم قسى بكات العقيدة إسلامي بيمان الله كي هي أو كسا كسيك كشياطيني جن يارمتي دريبن أو كسل لاني الشيطان كان وتوجبن لبرو خلقي قمراب كان بلا تواب خلق بلا يما شون يستشكل لتوانا هي جنيك زالة بسر كسيكي شو كيما باورمان بعالمي غيبة العالمي غيبة ملائكة باورمان بيتي يسمى ملائكة كم قسم من تونسيت باورمان بيتي بعذابي قبر ما أنا غيبة باورش من بعالمي جن هيوان يما بين يما نابين شياطين جن يجبوي أو أنا بنا أقرين أخوا إذا كوابو الشريان هي والله بمسلمان ناويرن بمسلمان ناويرن بكسي إيماني ضعيف بيه بكسي لشويني بيسيا كوابو المهم زرري عن هي يعني زرري عن هي بنص آيات وحديث أو زررها يبون من نجاري وايد دسي كسي قريت أو كابرانيك تعاوني لقلي عن هي الله بلا برشاهم عالم بلا يسمن واتان لي كم دسيهم كسبر بيت بقسي أو دسي برادا أم ما مستبرز برسياركي من اللي رياوية بطوة كرنية و موضوع خلقاني شي نخوش تنها لبناوي أوي بلكو أما ببيت الشفاء قناه بارا بن روب كان كساني آوة شويني آوة داوية لو شوي لو خلقانا بكن قرآن فرمي خواهي پروردگار بما فهم آياتك الناه فرميه وإذا سألك عبادي عني قل إني قريب لها مش أنا كان برسالة بيغمري كراوة صلى الله عليه وسلم خواهي قرأ فرميتي قل أم واصي كلمة قلش كبيان بلا ليرة لبر أوي الدعاء خواهي قرأ أوي شنوتو كان دقيقة هل برسالة لبيغمري خواهي كراوة كبيغمري خواهي صلى الله عليه وسلم جوابك بوحياته قل بلام ليرة فرمي وإذا سألك عبادي عني فإني قريب باشترين كسي دعاء بوبك أخوتي چونك خواهي پروردگار جناب قسيكي زور جوانت كخواهي قولا رب العالمين تو لها مكزياتر بزليلي لخوا أباريتو بلام كدعاء كشم قبولنا به خوم تفتيش كم بزام بخالصا بزام أسباب دعاء ورقرتنا امتيايا بزام خوا تاقية كم وياقو بقمانو دعاءكم بزام حرام نية لخ مالكم حرام ناخوم بزام صلي الرحم من لقل خزمكام أنا بشراندوه بزام من منكر لمال ما أكله بيدنقم يا بيدنقنيم أو أسبابانيك لو أشياء لما هو برنامج أنا إشارتي بيبكي هذا ما وصل من بابتك والله برسيارة كردت خالد رازي به هو جناها إنسان تعاوني لقلابك توشي حرام أبيت بتعبتي هندي كس أقرب ولاي جادو كر بروا دو عقوبة هي يك يميان بس بروا بولاي شل روش نيجي قبولنيها دو هميان أجر باوري بيبكى بوها والي أيدا بيغمر خوافين فقد كفر على ما أنزل الله على محمد صلى الله عليه وسلم كما قال بيباور بو بينامر أويك أخوة داي بزاند بو سر محمد صلى الله عليه وسلم چونکە بۆ ئەوە سەبارەت بە غەیب قسەکەن سەبارەت بە شیفا قسەکەن یە کابرا ئەگەر وایە بۆ خۆی دەوڵەمەند ناکاتەوە نەبێ بە ملیۆنێر و ئیتر پێویستی بۆ نەوێ شەو ڕۆژ خەریکی جادوو بێ بۆ خەڵکی کە واقعاً هەندێک لەو جادووە بن ئینسانە و کەسانێک کە ئەو ساحرانە کاریگەریان لەسەر بووە واقعاً هەندێک ماڵ هێنیە هەموو ڕۆژێ تەعزییان خستۆتە ماڵیان هەندێک ژن و پیاویان لێک جا کردەوە هندي آفرتيان دعوة الطلاقة أبي هر منع بكريان رجال يا بجري. ما مصطفى بين وسر أو موضوع عليك متعلق بالدعاء. استبى بس يعني برسالي أو كين ك هو كان يرجري لجيرابوني دعاتي. شيء واقع كدعائي خلقك والله من ندريته يا جيران بالله خوي قولا يا باطل بدعائك. إما اللي من اللي كومالك دعاء أو كان شان خالق
وەکو بەرنامەکەش ئیشارەتم پێکرد لە ناو قسەکانمە بەڵام هەندی ئەسباب کە باسەکەین ئەم ئەسبابانە نەبوونی هەندێکی سەبەبی دوعا قبول نەکردنە بەڵام ئەو ئەسبابە سەرەکیانەی کە دواتر بە درێژی باسیەکەین کە مای ئەوەتانێت دوعای ئینسان قبول نەبێ جارێ شەرت نیە هەر دوعایە قبول نەبێ ئەوە سەبەبەکەی ئەوە بێ ئەوە پێش هەمووشت بیزانین ئەم کەسە حرامی خواردبێت و ئەم کەسە زوڵمێکی کردبێت لەوەی خوای پەروەردگار ئەم عەبدەی خۆش بێت ئەم شتە بجێبەجێ بکرێ بۆ ئەم کەسە زەرەری دین و دنیاشی تیابێت و ئەم ئیشەی ئەم پیاوەش بەردەوام کە ئەو دوعاکە لە خوا ئەپارڕێتەوە بەردەوام لە عیبادەت ئەژی ئەمە وەکوم پێشەکێک بیزانین خوای گەورە بەڵایەکی کە لە ئینسان دوورە خاتەوە کەسێک هەر داواکە خوای گەورە مناڵم داتێمە لە سوورەتی کەهف بۆمان باسەکەیان دیە مناڵە بێتە سەبەبەوەی دایک و باوکی تووشی فیت نەبن دنیایەکی کاتی کەمیشە لای خوای گەورە دنیا مەتاعێکی قەلیلە ئێستا تەماشاکەن هەزارە ساڵ پێش خۆمانی سەو خەڵکەمی ڕۆژ خۆیان و ماڵ و منداڵ و ئایلەی وا بووە 30-40 کەس پێکەوە دانیشتون ئێستا کەسیان نەماون ئەولادیان ماوەتەوە ڕۆژێک دی ئێمەش ئاوا ئەڕۆین کەوا بوو خوا تاقیمان نەکاتوە هەندێکمان وا دروستەکە خوای گەورە تەناکوڕێدات یان دێت تەناک چەندێک کوڕ و چەندێ نایدە کەوا بوو تۆ دوعا ئەەکەی جاری وایە خوا عەلیمە خوای گەورە تۆی خۆشەوێت کە وەڵامی دوعاکەت ناداتۆ تۆ بێ حسن الظەنت بەخوا بێ کەوا بوو یەکێک لەو سەبەبی ئەوەی کە دوعا قبول نابێت حسن الظەن نەبوون بەخوای گەورە گومانی خێر نەبردن بەخوا سەبەبێکی دوعا قبول نەکردنە ئەوەی کە ئەتەوێت لەباری دوعاوە ماوەتە لای جەنابەت بەوەی کە من پرسیارێکی ترت ئاراستە بکەم یان شتێکت هەیە لەباری دوعاوە بێڵێ وەڵام من ئێستا ئەرا و پرسیارەی خۆت یەکەم بۆیە ئەو قسەم کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ادعوا الله وأنتم موقنون بالإجابة فرمدا ديكي صحيحة عبد الله كوري عمري جرته كمن دعاءكم خاليكم إخلاص نبو لدعاء أو سببي أوي دعاءك قولا إخلاص سببي دعاء ورقرتنا كعود ربطيان بيكويا دو قمان خيري بخواي پروردگار من داول اخواي قورا أكم خواي بو خاطر اسمي عظيم خاطر إيشامان بوبكا بلام قماني شمواي يكم أو إيشالتواني خواي پروردگار دوام خير ميكابي خوا بو من إجابة جيكا سيهم خوام تفيضكم ولا خواي قورا اللهم إن كنت تعلم أن هذا الأمر خير لي خواي أقر تو أزاني كخوا عليم إيش أخوا أزاني أم إيش خيري من إتياي فقدره لي ويسره لي ثم بارك لي الخير فيه خواي بومي آسانك خواي تقديرك بومن خواي پروردگار بركتك خبومن أقر إيش أزاني شرك يا خواي يقول لمن يدور خرو كاو الليرة أم حسن الظن كإنسان أيكاد يكيك لا سببك بلى يعني شيء من قمانا ويا خواي قولا داوای تۆ بە لە خێرەکەم گومانی خێرم بەخوای خوای گەورە تۆ بەم لێوەرەگرێ خوا ستر مەکە خوای گەورە عەبدی خۆی خۆشەوێ یەکێکی کە لەوانە مامۆستاگیانەوە کە زۆر ڕاگامان لێبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئەگەر ئەو تەرتیبە من ئیشارەت پێ بکەم حرام خواردن مانعی دوعایە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فما أكلوا حرام ومشربوا حرام وملبسوا فأنى يستجاب له کاکە خواردنەوەکەی پۆشاکەکەی چۆن وەڵام ئەدرێتەوە ئەمە لە حاڵەتێکە کەوتمان کە ئینسان ئەمانەشی نەبوو حسن ظنی هەیە لەوەی ئەو دوعا خوای گەورە بەڵایەکی لێ دوور خاتووە یا هەڵی گرتەوە بۆ قیامەت بۆی یەکی کە لەوە سڵی ڕەحم جێبەجێ نەکردن سەبەبیەوە تا دوعا قبول نەبێت شڕاندنی ئەو شتێک کە خوا ئەمری پێ کردووە ئەمەیشە من کە ئەوەسم لەسەری زۆر جار باسیەکە مامۆستا عەباس ئێمەی مسلمان يعني خواي پروردگار بو خاطر اسم عظمي خوي الاسلام بالراسي تيمان جيني ايشي بي بكين نبين بحجه لدور وخلقين وكو كابراي وتيان كاتي خوي بيان الله ليوسف الاسلام كاتي ها سرداني كي بغداد كرد ولين اوعي وتوا قال رايت الاسلام قبل المسلمين الحمد لله اسلام بيش مسلمانان بيني واني هاتنا مسلمانان وتي مسلمانان بيني بس اسلام امتيان بينين بقول بروي بالراسيه مي تو تماشا لم ديني خمانات شان جرينجي دراوته وعد نوێژەکان زەکات ڕەمەزان ڕۆژوو هەمووی خوای گەورە تەوقیتی بۆ دانیاوە ڕۆژانە من و توێ فێر بووین بەڵام نابێ ئینسانی مسلمان گاڵتە بە دەقە و دوان وسیان ومانە بکات بەڵام لە شوێنێکتر خەڵک ئەیکا پێی جوانە بێت کافر بێ یانە چونکە ئەمە صیفەتیەکە جوانە قورئان ئەمری پێکرا کەوا بوو لێرە ئێمەی مسلمان مەبەستم لەوەیە کە ئێمە دینەکە وەکو خۆی جێبەجێ بکەین خۆمان لەو حرامە بپارێزی کە لەوانە سیڵی ڕەحمەکە بۆ هەموو بەشەریەت خێرە نەیکەی سەبە ئەمر بە چاکە و نەی لە خراپە دوو بابەت هەیە دەبێت لە سەریان ڕاوەسین یەکەم ئایا دوعای خێر و شەرمان هەیە دووهەم بۆچی لە زۆر شوێناکە
باسی پەڕانەوە لەخوا کرێت یا باسی عیبادەتەکانە کرێت لێرە و لەوێ کات و شوێن بۆ دوعاکان دیاری کراوە. بۆ نمونە مەسەلەن ئەوترێت دوعاکردن لە عەرەفات مەسەلەن ڕەتکردنەوەی نییە، یا مەسەلەن لە کعبە بەو شێوەیە مەسەلەن، یا دوعاکردن لە فڵان کاتە لە ڕەمەزانە یان لە نیوە شەوە مەسەلەن یان لە دوای نوێژی فڵانە. ئەم دوو پرسیارە کامیان بەباشی ئەزانی پێشتر وەڵامی بدەینەوە با لەسەری ڕاوەستین چونکە زۆر گرنگە. من بابەتەکەمان ئێستا ئەم دوو پرسیارەی کە جەنابەت کردت یا ئەبێ بە ڕؤوس النقاط من ئیشارەتی پێ بکەم، یان ئەبێ ئێستا من ئادابەکان زۆر ئادابمان ماوە هی دوعایە ئێستا لەبەرچی نامامۆستا ئێستا ئەمر بە معروف و نەهی لە منکەرە هەر خۆی بە تەنهانیە باوەڕ بێ من پێم خۆشە لێرە مامۆسایانی منبەر زۆر باسی بکەن لەبەرەوە بزان یەکێکە لەوانی کە لە ماڵێکە باوکێک کوڕەکەی ئەنتەرنێتەکە بەخرا بەکارێنێ، کچەکەی تەلەڤیزیۆنەکە بەکارێنێ، ژنەکەی تەلەڤیزیۆنەکە، پۆشاکەکانیان ناشەرعیە، غەیبەت لە ماڵیانە ئەکرێ، ئەمیش بێدەنگە کە بێدەنگە سەبەبێ دوعای قبوڵ نەبێت. یعنی مامۆستا وەکو خەریکە بڵێم واجب بۆ لەسەرمان کە ئەڵقەی سێهەمی بەرنامەکەمان ئیدامە پێ بۆ ئەڵقەی سێهەم نەک تۆ بڵێ سێهەم من ئێوە ڕاستە بەهین بوو، بەڵام ئێستا مەبەستم لەم قسەی جەنابەت زۆر باشە کەواتە کە ئەمر بە معروف باس حرام خواردنمان باس کرد وایە، پۆشاکی حرام، خواردنی حرام، سیلەی ڕەحم جێبەجێ نەکردن، ئیخلاص نەبوون، وانێ مامۆستاگیان دوعایەکە دوعای اعتیدا بێت لە دوعا کە پێغەمبەری خوا نەهی لێ کردووە، هەر دوعایەک ناشەرعی بێت وایە، هەر ئەوە دواتریش باسیەکەن کە ئەو دوعا چییە کە ڕێگای پێ نەدراوە. ئەو دوعاوەتانێک کابرا دوعا کاڵێ خوایە من پلەی پێغەمبەرم دێتی ئەستەغفیرڵڵاه، خوایە من نەمرم، خوایە باسی شوێنێکەکەی تایبەتە بە یەکێ لە پێغەمبەران و ئەمانە هەمووی لە ڕووی شەرعیوە دوعان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێوتە اعتیداء لە دوعا لە سنوور دەرچوون بۆت نییە بیکەی. بەڵام من بە سەریعکەوە بوو ئیشارەتی پێ بکەم مامۆستاگیان ئادابەکان یەکەم دوعا ئیخلاص تایە وانە وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. دوو سێجاری سنداو کە لە خوای پەروەردگار ڕوونا من سأل الله الجنة 3 مرات قالت الجنة اللهم أدخله الجنة، ومن استجار من النار 3 مرات قالت النار اللهم أجره من النار. أما اللي رب أخوان وتوي صلى الله عليه وسلم يعني بيكين بعدد سيجاب لي خواي داوي باشت ليكم، خواي داوي باشت ليكم، خواي داوي بهشت عليه اللهم أدخله الجنة، بهشت له دعاء وكان وفرمتي صحيح بيغمر صلى الله عليه وسلم. سيجاب لي خواي بنام بوتو لآجر، بنام بتولى الدوزخ، بنام بتولى جهنم، جهنم عليه قالت النار آجر عليه اللهم أجيره من النار، خواي ببارز الآجر. كوابو لك الآداب كان سيجارك إنسان لخواي پروردگار بي ببارته عز وجل. ما پاشان ما مصايبرام او حسن ظنەکەمان ئێمە باس کرد. یەکێک لە ئادابەکان دوعای برا بۆ برا بۆی بۆ خۆم قبوڵ بێت. پاشان مسلمان بەبەستێ حتا برایەکی مسلمان بۆ دولایەکی کافر پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای کرد فەرمی خوای پەروەردگار ئیسلام بە یەکێ لە دوو عومەرەکە عەزیزکە. تۆ گومان تێ کەسێکەیە لە ناو خەڵکە ناوێکی و ئیلتیزامێکی وای نییە یا ڕەبی خوای پەروەردگار ئەم پیاوە حورمەتێکیە ئیلتیزام پێیا بکە و ڕوو بکاتە مزگەوت بەڵکوم بەهۆی ئەوە خزم و عەشرەت و خەڵکەکە ڕووکانەدین کەوا بوو ئینسان دوعاکە بۆ خزمێکیشی کە لە دینیش نەبوو هەر دوعای بۆکەی. پێغەمبەر نوح بەڵام ئینسان کە لەوا دەرچوو کە ئیتر تاقیکردنەوە کاتی غەرغەرە بوو ئیتر خوا پەنامام داوە تا پێغەمبەر نوح تا ئەو کاتە پێغەمبەرانی پێشوو تا عقابەکە دائەبەزی سزاکە دوعایانە کرد داوایانە کرد. بەڵام کاتێ ئاوەکە لافاوەکە هات پێغەمبەر نوح داوای کرد بۆ کوڕەکەی خوای گەورە فەرمی ئینەهو لەیسە من ئەهلیک، تا ئەوە لە ئەهلی تۆ نییە. ئینجا مامۆستای بەڕێزم کەوا بوو بەڵی ناتوان بە سەریعی بۆت باس بکەم بەڵام پێت دەڵێم دوای ئیخلاص دەستێژگرتن. جا ئەمانەی کە باسێکەین تۆ بڵێ مامۆستا ئاخر بەڵگەی لەسەرە ئێمە فێریش بوون بە بێ بەڵگە قسە نەکەین. کاتمان کەمەوە کاتەکەن نەماوە خستمە بەرنامەیەکی تر بۆ تۆ کورتی هێنم لە ئادابە. پرسیاری ئەڵقەی ڕابردووی خەڵک کە کاردانەوەی هەبوو پرسیاری کردو هێشتا لە وەرەقەکەیان ماونەتەوە ئەوێ لە جەنابتی بکەم. چەند دقیقە کاتمان ما بەس ئەم ئادابانە یان تەواو 2 دقیقە کەوا بوو 2 دقیقە هەڵم بۆ خۆت قسە بکەی. بەڵام من لەبەرەوەی ئادابەکاندا ئەنێم بۆ ئەوەی کە ئادابی دوعا قبوڵکردن ئەو شوێنانەی دوعایان تیا قبوڵە ئەو کاتانەی دوعایان تیا قبوڵە لەگەڵ ئەو پرسیارانەی جەنابەت
زۆر باش بۆ ئەڵلقەی داهاتوو ئینشاءالله من سپاس دەکەم خوا مامۆستای بەڕێز ئەزیەتمان دای زۆر لە کات خوا عافوکە مامۆستای ئەمەش برام. پێویستە وەکو جەنابەت دوتت خەڵکو بینەرێکی زۆر چاوەڕوانی ئەم ڕوونکردنەوە ناکەن لە بانخوازێکی وەکو بەڕێستان سپاس دەکەن کە دەرفەتت بێدەین لە کۆتایی بەرنامەکەمان دووبارە سپاسی بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بانخوازەکەی کە لە ئەڵلقەی دووهەمی بەرنامەکەمان ئامادە بوو و بەڵێنی پێدەین ئینشاءالله تعالە لە ئەڵلقەی سێهەمە ئەوەی کەماوەتەوە لەبارەی دوعات تەواوی بکەین. سوپاسی ئێوەشەکەم وەک بینەری بەرنامەی دین و دنیا و کەناڵی ئاسمانی پێیان کە لەگەڵمان بوون تا ئێستا. سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.